لا پێش تیرۆرکردنی ویداد ئایدن و ویداد حوسێنە لا نووسینی نیاز حامد براین. لا ڕۆژی دەی مانگی تەموزی ساڵی 1992 ویداد ئایدن سەرۆکی لقی ئامەدی پارتی ڕەنگی دیموکراتی تیرۆر دەکرێت. دەوڵەتی قوڵ ئەو دەوڵەتەی کە سادات پەکەر گەورە مافیای دۆستی ئەردۆگان باسی لێوە دەکات. ئەوان بەرپرسن لە تیرۆرکردنی ویداد ئایدن و دەیان هەزار وڵات پارێز و پارێزەر و ئەندازیار و بزنسمان و مافپەروەری کوردان لە باکووری کوردستان. لە دوای 24 ساڵ لەم تیرۆرە مرتەزەقەکانیان دەوڵەتە قوڵەی تورکیا تیرۆریستانی پارتی لە شاری دهۆک ویداد حوسێن لە 11 ئابی 2016دا پاش ئەشکەنجەدان تیرۆر دەکەن. ویداد حوسێنی ڕۆژنامەوان لەسەر قەڵەمەکەی بە ڕۆژی ڕووناک بە هەمان شێوازی تیرۆرکردنی ویداد ئایدن و سەردەشت عوسمان سۆرانی کاکە حەمە و کاوە گەرمیانی و ئەوانی دیکە تیرۆر کرا. تاوانی ویداد تەنها قەڵەمەکەی زۆر ویسترا سیناریۆی جۆڕواجۆری بۆ بخوێننەوە لێ خۆشبەختانە سەری نەگرت. میدیاکانی ئاکەپە لە باشوور هەوڵیاندا تیرۆرکردنەکە بخەناسۆی پەکەکە لێ ماڵبەتی شەهید ویداد ڕێگەی پێگرتنونەی هیچ تۆمەتێکی ئاوا بەتاڵ بخرێتە سەر تیرۆرکردنی کوڕەکەیان. ڕۆژنامەوان ویداد لا ڕۆژنیوز کاری دەکرد. پاوانی ڕادەی سەربەخۆ ئازاد لێیان جار بانکێشی یاسایشی دهۆکیان کردهبوو داوای تەسلیم بوونیان لێ دەکرد بەڵام تەسلیم نەدەبوو. شاهد حاڵی ڕووداوی ڕفئاندنی ویداد ئەمیر داوود لە پۆستێکی فەیسبووکیدا لە ڕۆژی 13 ئاب ڕۆژی تیرۆرکردنی شەهید ویداد دوای ڕووداوەکە نووسی بووی دوور نایبینیم کە دوای بڵاوکردنەوەی ئەم پۆستەم بەیانی تەرمەکەم لەسەر شەقامێکی ئەم شارە بدۆزرێتەوە. دوای 4 ڕۆژ پۆستەکەی لابرا و خۆشی چەند ڕۆژێک بێسەر و شوێن کرا. لا درێژەی پۆستەکەیشیدا باسی ڕوردەکاری ڕفاندنی ویداد دەکات و دەنووسێ 3 چەکدار ڕێگەیان لە ویداد کرد و کیسەیەکی ڕەشیان کردە سەری لە بەرچاوی ئێمە دەمانچیان خستە سەرسەری و خستیانە ناو ئۆتۆمۆبیلەکەیانەوە. دواتر سندوقی سیارەکە کرایەوە جانتایەکی ڕەشی تێدا بوو کە کامێرە و لۆگۆی ڕۆژنیوزمان تێدا بینی. بە یەکجاری بێهیوا بووین لە گەڕانەوە. بۆیە بە دوور نایبینم دوای بڵاوبوونەوەی ئەم وشانە دوور نییە لاشەی منیش لە شەقامێکی شاردا بدۆزرێتەوە. هیومن رایتس لە بەیاننامەیەکی توندا لە دوای کردە تیرۆریستەکەی پارتی میدانە و سەرکۆنەیە و تیرۆرە دەکات لە بڵگەیەکیدا دەڵێت سارە لیاویتسن بەڕێوەبەری جێبەجێکاری بەشی ڕۆژهەڵاتی ناوین لە ڕێکخراوەکە دەڵێت لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە وڵامی ئەو پرسیارانە بداتەوە کە چۆنی بە ڕۆژی ڕووناکە و ڕۆژنامەوانە فرێندرا و کوژرا پاشبان کێشکردنی بۆ ئاسایش بۆ چەندین جار. ئەو ڕۆژنامەوانە یەکێک لە دەیان ڕۆژنامەوان کە ڕووبەڕووی کوشتن و ئەشکەنجە و گرتن و لێدان تەنگە چاوی کرا. خوێنی ویداد ئایدن و ویداد حوسێن و ئەوانی دیکە نابێت بە هەدەر بچێت. تیرۆریستانی پارتی زوویا درەنگ دەبێت لە دادگایەکی عادیلانە سزای خۆیان وەربگرن. لە کۆتاییدا سەری ڕێزدەنەوێنم بۆ ڕۆحی پاکی هەردوو ویدادان و تەواوی شەهیدانی قەڵەم لە کوردستانی گەورەدا.